از اجاره کردن هول بدن بچم قام شول گل برز محمد اسماعیل ماموستا دما تباش به جواتا ویا امینداریا گشتی جبو چه هات لدار خستن و تدا بحثات کرد باشه سلاو رز ببور گروه کشایا تکنیکی کشنینا ماموستا کرم که بله جوینداریا گشتی انجمن اجتماعی کردی ایرو دار کات بو کاروبار انجمن برای و بهبن وکو ofîsê nûyên çawa çalak bibin û kar bibin her wesa biryarên baradoxê siyasî li deverê û ev pêşveçûnên got çêdibin û guhertinên got deverê de çêdibin piştî derbeya İsraîl merakizê rejêmê û yê Îranê wekû asûyekî nih peyda dibe deverê de ji nahiya siyasî ve jî me nerî ew arîşê navbêna Encûmena Eçtîmanî Kurdî û hemahengiya Sûrî de divê qonaxa derbas bûyî de ew jî hatin danûstandin û guftugol ser wan hat kirin me wekû desteya serokatiyê me xwest em raya amîndariya giştî jî bibîzin û her wesa raya hemî ofîsên encûmenê komîta peywendiyên ji derve û desteya siyasî ya etilafê de em ê tev de danûstandina bikin û şêwrê bikin heta em yek alî û yekrayî bibin derbarî vê qonaxa tengav ya gomiletê me têr derbas dibe nexwasim destêwerdana rejêma Tirkiyê bi Efrînê û tengaviyên ser Efrînê û êrişê li ser bajarê Efrînê çêbûyî zehmetî û tengaviya wê heye û ihraca wê heye ji aliyê got rejêma Tirkî kêşeya wî gel hesasiyeta wî gel miletê Kurd heye dewleteke cizekî ji miletê me heqê wî misadere kiriye dehên sala de ne xerîke û ne guhdan ji bo xatirê heqê miletê Kurd û kêşeya Kurdî hundirê ne Kurdistana Tirkiyê ne li deverekî dî ev biryarên dervê meselê de hatin standin mesela Efrînê me hewl daye hemî şêwazên piştevaniyê me bangewaz kiriye hemî komelên civakî xêrxwaz ê gokaribin alîkariyê bigînin deverên Efrînê û wê miletê hew Encûmen Eçtîmanî Kurdî jî tiştê gotkari di diriya encûmena xwe xwecihî gel wê dirê karibe çi alîkariya mumkin bi çi dwarê êxasa û alîkariyê de bi çi dwarê rageyandinê de bi çi dwarê helwesta siyasî bi piştevaniya miletê Efrînê bê kirin her wesa derbarî hemahengiyê û kêşeya goçêbûyî ew diyar e tiştekî xuya ye navbêna me û hemahengiya Sûrî de ciyawaziyê nêrbîr û bûçûnan hene derbarî mesela Efrînê de beşên opozisyonê belkî hinek ji derbarê derketin mamosta Mihemed derbarî peywendiya enekesê و هفیمانی اجتماعی آنکو ائتلاف تقول جواتا و تخص نرینا همو اندامین امینداریا گشتی بسینن سبارتی گلک بابتان لسروی بابت هون یک نریم بون بله ما یک نرینه که هفباش وکو امینداریا گشتی هر واسه او نرین اگل کی دوری نرینه حواله ما کمیتا پیوندی اجدار واجی و هر واسه ایگو نونره انجمن اجتماعی کردی هماهنگی دجی دسته سیاسی د دلودره او نرینه ما تبدا به دوره ام وکو آمادایی که حاضر بکن جبو ام دانستاندن الگل هماهنگی بکن جبو وان خالن جواز نرینا بیرو بوچون جواز ناو موانده درباري مثلا عفريني ودربازي دستيوردانا تركيا ودربازي بجداريا بشن هنك بشن جيش الحر افايا وكو انجمن اجتماعي كردي من رزيبونا خوش باتشتا داي خويا كرن وبيانامه ما ديارن وهلويستما زلاله وخويا جرايا قشتي راجي جرايا ناف دولتي راجي هر وساج ملاتي مرا ما ديار كريا ام نيجران جبو في مسلاها اف تشتها بلكي نجري جير حتى الجم هنك باش هماهنجي بيت فيا ديتنك شي بدنا مواندا قام فان خلا زلال بكنج برغو ما بريجي وقتام كتنا هماهنجي ما بجداري بحكومتها وين نكريا حكومتها ائتلافي او جيش تابعي وينا ما حتى نهاجي بوست ما فالا الويدري ما بجداري نكريا جبرغو تفيدا ملطي ماجي تيدا تنا دفركت فيدا سوريا جي حميتي تنا بس المحافظات الثانيه اف ناكوكي هي جوازين نرينا حوجي دانوستاندن زيدنا امجي تايبت منديا ملطي ما مج وقت الشر سريكانيه وحتى انها ما قلت يا
تایبەتمەندیە دەڤەری کوردی ئەم قبول ناکەن جێشە حڕ بێن مناف مناطقی کوردی نەل جەزیرێ و نەل کۆبانێ و هەروەسا نەل عەفرینێژی ئەv مەسەلا وەکو سێوانەکە ناودەوڵەتی تورکیا خوازی بە و ڕێکەفتنێکی گەل هەنێک ئالiyên خودی رۆل هەندرێ سووریادا ئالiyên ناودەوڵەتی خودی رۆل هەندرێ سووریادا دەرفەتێکی دیت و تەنگاوێکی و عێریشێکی سەر عەفرینێدا کرد ئەv عێریشە هەجێ نەڕازیبوون ئەمەیە ئەڤ شتێکی زەلالە و دیارە و ئەمەش هەمی ئالیارەژی گوتیە ئەمێژ ئۆپۆزیسیۆنەرەژی بێژن و بەشێن هەماهنگێرەژی بێژن بدن خویاکردن تایبەتمەندیامە تایبەتمەندیا وڵاتی کوردی تایبەتمەندیا دەڤەرا کوردی دوێ ڕێزگرتن ئێرادا وڵاتی کورد ڕێزگرتن تایبەتمەندیاوی بێکردن ئەv نەرینێ هە ئەمێ دانوستاندنێ گەل هەف بکن حتا کە ئەم بنێرن چ ڕادەیە جبرگو وەکو ئەم بەشێکە کنگی دەست بوان دانوستاندنان بکەن مامۆستا محەممەد وە تێ بریار دوێ دەربارەی ستەندیە لەسەر دەم و چاوانیا دانوستاندنان دەم نەدیارە بەس پێتویە بنێزیک یعنی ئەم هەف ببینن ئەو ژیوانژی وەکو حتانها نامەیەک وان تەسریب بووی دریا ئەتەرنێتێ حتانها ئێکسەر نەگەهشتە دەستێمە گو ئەوانژی خستیە گو شان دەکەش ئەنجومەنە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانی کوردی ببینن و دانوستاندن لەگەڵوا بکەن ئەو تش تەسریب بووە وەکو ئەعلامێ لێ حتانها ئەو ڕیسالە نەگهای دەستێمە بەری بگێ دەستێمەژی مەژی وەکو حەزریا خۆ کردگو ئەو شان دێمەی گووان ببینێ ئەو شاند ئەم هەمی نەرینێ خوا و بیر و بچونێ خۆ و ڕایە مڵەتی خوا بووی شاندیرا ڕێکن و ئەو شاند کارە بە دانوستاندنێ بکە نونەرێ مەژی وێ درێ یە دەستەیە سیاسیدا و جێگرێ سەرۆکی هەماهنگێژی جەلسا گۆ یعنی بریارێک بێت سەر مەسەلا وان جیاوازیە نێرینە نابێنە ئەنجومەن نیشتیمانی کوردی و هەماهنگێدا ژوێ جەلسەیە بەردەوام نەکردنە جەلسەی دەرکەتنە نەخواستنە گۆ ببن شریکێ قرارên خراپ و دەرفەت دایە گۆ حتا دانوستاندن نابێنە ئەنجومەنە نیشتیمانی کوردی و هەماهنگیا سووریدا گچێ باشە مامۆستا محەممەد جبلی ئەف کێشە یانجی ناکۆکیên ناوبەراوە و هەفپەیمانیە دە ئەنکۆ ئەتیلافێ ئەگەر هەیە هۆن خۆژناوە ئەتیلافێ بکشینن منها بەحسا کشاندنێ یان احتیجاجێ با مەسالێ نەکریە لێ ئەو دانوستاندن دبینێ ئەوێ بمینێن دانوستاندنارە هەگەر دانوستاندن ڕێزگرتن لە ئێرادا مڵەتێمە نەبوو ڕێزگرتن لێرینێمە تایبەتمەندیە مناطقی کوردی تایبەتمەندیە کوردی هەندرێ سووریادا وەکو پێک هاتەکە خودی جهە و خودی خەباتەکە و خودی تایبەتمەندیە ڕێزگرتن لێ نێگرتن هنگی ئەمێ نێرینا خۆ بدن خویاکردن و ئەمێ ئالیەن ناودەوڵەتی ئەوێ گۆ ددن دەستینن ئەمبوان هەورە ئەتیلافژی گەلک بەش و گەلک جۆر تێدانە هەنێک جۆر سەر تورکیە وانە هەنێک سەر سعودیە وانە هەنێک سەر قەتەر وانە هەنێک سەر ئەمریکا وانە هەنێک ئێگۆ تەنێگۆ نەب سەرڤ ئالیە ناودەوڵەتی ئەو ئەنجومەن نیشتیمانی کوردیە ئەنجومەن نیشتیمانی کوردی کەتیا ئاماهنگێدا نەش بوو مفایەگی و ئاریکاریکی و پۆستا وەرگرە و مەناسبا بگرێ مەجبوو هەلوێستا سیاسی حەقی مڵەتی خۆ ئەم کەتنت هەماهنگێدا پێتویە ڕێزگرتن لە ئێرادا مڵەت ئێمە ببێ و ڕێزگرتن خیارات ئێمەی سیاسیژی ببن ئەمێ با ئالیەن پەیوەندیدار و ناودەوڵەتی هەمیاژی تێخن سوورەتدای هنگی و هنگی مڵەت ئێمەوێ بریارە خۆ بدە ئەو ئەنجومەن نیشتیمانی کوردی گتێدا بەردەوام بکە یان وەکو چ شکلێ دانوستاندنێ پەیوەندیت نابێناوێ و هەماهنگێدا بێ چێکردن هنگی ئەو دانوستاندنێ بێ چێکردن ئەوێ بدن خویاکردن بهێوی ئاستەرکەفتنێ ژوەرە گەلەکی سپاش قامشلۆ بەرێز محەممەد ئیسماعیل بەرپرسێ رێڤەبەر یە مەکتەبە سیاسیە پارتیا دموکراتا کوردستان سووریا بریا سکای بێت و لەگەڵمە بوو زۆر سپاس